دوای زیاتر لە 9 مانگ لە شەڕ و پێکدادانی توند لەگەڵ گروپە تێرۆریستیەکانی داعش تا ڕۆژی دووشەممەی ڕابردوو هێزە ئەمنیەکانی عێراق ئازادکردنەوەی شاری مووسڵی ناوەندی پارێزگای نینەوەیان لە دەستی ئەو گروپە تێرۆریستی ڕاگەیاندووە. لە پرۆسەکانی ئازادکردنەوەی مووسڵدا ژێرخانی سەرەکی شارەکەوە گوێزگەکانی کارەبا و ئاو دامەزراوە تەندروستی و پەروەردەی و ئەمنیەکانی مووسڵ و خان و بەرە و کەلوپەلی هاوڵاتیان ڕوبەڕووی کاولکارێکی گەورە بوونەتەوە بەوتەی لێپرسراوانی پارێزگاکە و عێراقیش لە ١٨٠ مووسڵ ڕوبەڕووی کاولکاری وێران بوون بۆتەوە. حیسام الدین عەبار ئەندامی ئەنجومەنی پارێزگای نینەوە بە ئاژانسی هەواڵی ڕووسیای وتووە شاری مووسڵ ڕوبەڕووی کاولکارێکی گەورە بۆتەوە بە تایبەتیش بەری ڕۆژئاوای شارەکە کە لە کۆی 4 نەخۆشخانە سیانیان بە تەواوی کاول کراون و 4میشیان زیانێکی زۆری بەرکەوتووە و ڕوونیشی کردوتەوە تۆڕەکانی ئاوی خواردنەوە و کارەبای بەشی ڕۆژئاوای مووسڵ بە تەواوی تێکشکێنراون و بەشی ڕۆژهەڵاتی شارەکەش پێویستیان بە 50 ملیۆن دۆلار هەیە بۆ بەکارخستنەوەیان هەروەک ژێرخانی بواری پەروەردەش بە ڕێژەی لە 125 ڕوبەڕووی کاولکاری بۆتەوە و دامەزراوە ئابووری و ناوەندە بازرگانەکانیش بە ڕێژەی لە 100 کاول کراون. عەبدوو زەهرە هەنداوی وتەبێژی وەزارەتی پلاندانانی عێراقیش وتوویەتی بنیاتنانەوەی مووسڵ پێویستی بە 100 ملیار دۆلار هەیە و ئەنجومەنی پارێزگای نینەوە 625 ملیۆن دۆلاری دیاری کردو بۆ بنیاتنانەوەیکی خێرای ژێرخانی شارەکە وەک چاکردنەوەی تۆڕەکانی ئاو و ئاوەڕۆ و کارەبا و پرد و دامەزراوە حکومەکانی تر. هەنداوی ئاشکراشی کردووە کە حکوومەتی عێراق پلانێکی 10 ساڵەی بۆ ملیاتنانەوەی شارەکە داناوە کە لە ساڵی داهاتووە جێبەجێ دەکرێن. ئەو لێپرسراوە عێراقی ڕوونشی کردوتەوە کە دوای ڕاگەیاندنی ئازادکردنەوەی مووسڵ حکوومەتی عێراق چۆتە قۆناغی گێڕانەوەی سەقامگیری بۆ شارەکە کە خۆی لە گێڕانەوەی خزمەتگوزاریە سەرەکیەکاندا دەبینێتەوە بۆ ئەوەی ئاوارەکان بتوان بگەڕێنەوە سەر ماڵ و حاڵی خۆیان و دوای ئەوەش پلانە دێشخایەنەکەی بنیاتنانەوەی شارەکە دەست پێ بکات کە 10 ساڵ دەخایەنێت. تەکیدیش کراوەتەوە کە لە ئێستادا عێراق بەهۆی داوەزی نرخی نەوتەوە توانای دارایی لاوازە و لە هەوڵدایە بۆ بەستنی کۆنگرێکی نێودەوڵەتی بۆ بنیاتنانەوەی شارە زیان لێکەوتەکانی شەڕی داعش کە بڕیارە لە کۆتایی ئەم ساڵدا ببەسترێت.